9 ساڵ تێبەر دەبێت بە سەر خۆپیشاندانەکانی ساڵی 2014 قەزای سەی سادق و شێدبوونی گەنجێک بە ناوی بڕیار حەسەن. دەمەوێت بزانم لە دوای تێپەڕبوونی 9 ساڵ بە سەر خۆپیشاندانەکانی ساڵی 2014 سەی سادق چی بۆ قەزای سەی سادق کراوە و بۆ کوژانی بڕیار حەسەن چی لێ بەسەرات؟ لە پاش 9 ساڵ بە سەر خۆپیشاندانەکانی ساڵی 2014 و کوژرانی گەنجێک و برینداربوونی دەیان کەسی دیکە، هاوڵاتیانی سەی سادق هێشتا برینەکانیان سادەش نەبوو و نیگەران لەوەی قەزاکەیان زۆر لە پێشتر پەراوێز خراوە و وەک خۆیان دەڵێن ساڵ بە ساڵ نیگەرانەکانیان زیاتر دەبێت. لە دوای 9 ساڵ لە شەهیدبوونی بڕیارەوە لە ئەو حەشاماتەی کە خەڵک هاتە سەرجادە، ئەو دەنگدانەوە گەورەی کەوا هەمومان نەزانین خۆپیشاندانەکانی سەی سادق دەنگدانەوەیکی گەورەی هەبوو، قوربانی گیانی، شەهیدبوونی بڕیار و زاماربوونی چەندان کەسی تر. بەداخەوە لەو کاتەوە تاوەکو ئێستا سەی سادق توانین بڵێن بەرەو پاش هاتووە. ئەو بەڵێنانەی کەوا سەرۆکی حکوومەت و وەزیرەکان و دەسەڵاتە خۆجێیەکان و لە هەموو ئاستەکانە بە خەڵکی شاردرا هیچی جێبەجێ نەکرا، ئەتوانین بڵێن ئەو دەسەڵاتەی کەوا بەڕاستی ئامادەی ڕۆڵەی خۆی بکوژێ، ئامادەی شەدرۆ لەگەڵ خەڵکا بکە. تا ئێستا شار هەروەکو خۆی وێرانە، داواکاری و داخوازەکانی خەڵکی هەر لە جێگەی خۆیەتی، تا ئێستا تێشک نابین بەرپرسان کاتێک بیستیان وەڵامێکیان دابێتەوە. ئەگەر سیر بکەیت ئەم شارەی ئێمە یەک پارچەیە لە وێرانی، تا ئێستا 160 کۆڵانەکانی قوڕە، زۆربەی گەڕەکەکان ئاوی خواردنەوەیان پێ نەگەیشتووە، زۆربەی گەڕەکەکان یعنی ئاوەڕۆیان بۆ دروست نەکراوە. ناو شار و بازارەکە خۆتان نەزان لە ئاستێکی زۆر لاوازە، یعنی وردە شار جگەلەوەی کە هیچی پێ نەکراوە، خەریکە سیمای شارستانەکانی خۆشی وونەکە. برایەکی بڕیاری جوانەمەرگ پاش 9 ساڵ لە کوژرانی بڕیار حەسەن نیگەرانە کە هێشتا بەڵێنەکان تەنها مرەکەبی سەر قاغەزن و بە کوژانی بڕیار بە سزای یاسایی خۆیان نەگەشتن و دۆخ و گوزەرانی سەی سادقش لە 9 ساڵ پێش ئێستا خراپتر بووە. هەر بۆیە بنەماڵەکەیان بڕیاریان داوە بۆ ئەم ساڵ هیچ جۆرە مەراسیم و یادێک ئەنجام نەدەن. هەڵوێستی ئێمە هەڵوێستێکی نەگۆڕە و هەڵوێستی ئێمە هەڵوێستی تەواوی خەڵکی دڵسۆزی قەزای سەی سادقە. لەبەرەوە قەزای سەی سادق ئێستا لە 2014 خراپترە لە مەوزوعی خزمەتگوزاری و نەبوونی دامەزراندن و نەبوونی هەلی کار و هەموو ئەو شتانەی کە 2014 بوو ئێستا چەند قات بووتەوە تا ئێستاوە. دۆسیی شەهید بڕیار لە دادگا داخراوە، هیچ کەسێک لەسەر دۆسیی شەهید بڕیار نەک سزا نەدراوە بەڵکو دەستگیریش نەکراوە. ماڵبەندی شارە زوری کۆمەڵی دادگەری پاڵپشتی و پشتوانی خۆیان بۆ وڵاتیانی قەزای سەی سادق دەبڕێت و نیگەران لەوەی هێشتا وڵاتیانی سەی سادق بەدەست نەبوون و کەمی خزمەتگوزاری سەرەتاییەکانەوە دەناڵێنن. ئێمە نیگەرانی لەوەی کە حکوومەت ئەم داخوازیانە بۆ خەڵک جێبەجێ ناکات و پشگیریانەکەین و ئێمەش هەمان داخوازیمان هەیە کە جەماوەری شارە خۆشەویستەکەی هەیەە و پێمان خۆشە کە هەموو ئەو داخوازیانە هەیەە بۆیان جێبەجێ بکرێت، چونکە ئەم شارە شارێکی مزەحی و شارێکی قوربانی دەروخ شارێکی تێکۆشەر بووە هەر لە هەشتاکانەوە هەتاوەکو ئێستاکێ. بۆیە خەڵکی شاری سەی سادق بە مستحقی ئەو ئازانین کە هەموو ئەو خزمەتگوزاریانیان بە زیادیشەوە بۆ جێبەجێ بکرێ و بەتاکید وەکو مەڵبەندی کۆمەڵی دادگەری وەکو مەڵبەندی شارە زۆر نیگەرانین لەوەی کە داخوازیەکانیان پشتگوێ خراوە و تا ئێستاکە وەکو پێویست بەدەمی خەڵکەوە ناتوون. دانیشتوانی سەی سادق چەندین جار بەوەی داواکاری مافە سەرەتاییەکانەوە خۆپیشاندانیان ئەنجام داوە. لە ساڵی 2020 لە خۆپیشاندانێکیاندا 2 مێرمنداڵی قەزاکە کوشران و چەندین کەسی دیکەش بریندار بوون. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سەی سادق.